کۆماری ئیسلامی لە دوژمنایەتی لەگەڵ خەڵکدا هیچ سنوورێک ناناسێت. ئەم ڕۆژانە تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕن لە وێنە و ڤیدیۆی شەڕ و ڕوبەڕووبوونەوەکانی نێوان مامورانی ڕژیمی ئیسلامی و ژنانی ئازادی خواز و ئازادپۆش لە شارەکانی ئێران و بەتایبەت شاری تاران. لەم وێنانەدا لەلایەک ئاستی وەحشیگەری مامورانی جنایەتکاری ڕژیم دەبینین و لەلایەکی ترەوە شاهدی خۆراگری بۆ ئێرانەی ژنانی خەباتکار لە بەرامبەر هێرشی مغۆڵ ئاسای بەکرێگیراوانی ڕژیمی ئیسلامی داین. بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین ڕووداوگەلێکی جیا لە یەک و کتوپڕنین و سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ 45 ساڵ دەسەڵاتی دژە خەڵکی ئەم ڕژیمە. کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لەو بەدەگمەن نیزامە سیاسیانەی سەردەم کە نزیکەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا، هەموو بیر و باوەڕە سیاسیەکان، هەموو کەمینە نەتەوەی و مەسحەبیەکان و هەموو گروپە کۆمەڵایەتی و مەدەنیەکانی کردوتە نەیار و دژمنی خۆی. لەگەڵ هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی لە زیاتر لە 4 دەیە لەمەوبەر سەرەتا سەرکوت و کوشتاری لایەنگران و پاشماوەکانی ڕژیمی شا دەستی پێکردو، هەرچی لە توانایدا بوو کوشتی و وەیان دەستی بەسەر ماڵ و سەروەت و سامانەکانیاندا گرت و ئاخوندە ورد و درشتەکان یەکشەوە بوونە کۆشک و تالارنشین. کوردستان، تۆرکەمان سەحرا، بەندەرەنزەلی و کۆمۆنیستەکان ئامانجی شەپۆلی دووهەمی تێرۆر و کوشتارەکان بوون. ئەوان ڕێبەرانی خەڵکی تورکمان سەحرایان لە سێدارەدا خومەینی فەرمانی جیهادی لە دژی خەڵکی کوردستان دەرکرد. 40 ساڵ کوشتن و سەرکوتکردن لە کوردستان هەروە بەردەوامە. ژنان و سەپاندنی بێمافی بەسەریاندا بوو بە شوناس و هۆکاری بوون و مانەوەی حکوومەتی ئیسلامی. هەنگاوی یەکەم بە سەپاندنی حیجابی ئیجباری و هەوڵدان بۆ هێشتنەوەی ژنان لە چوارچێوەی ماڵدا و دواتریش دەرکردنی یاسا و ڕێسای کۆنەپەرستانە و هەڵوەشانەوە و لێسەنەوەی هەموو ئەو دەستکەوتانەی کە پێشووتر ژنان بەدەستیان هێنابوو خرایە دەستوری کاریانەوە. ئەم سەرکوت و تند و تیژیانە لە بەرامبەر خۆراگری ناوازەی ژناندا هەروە بەردەوامە و لە ڕاستیدا خەبات و خۆراگری ژنان لە دژی یاسا و ڕێسا کۆنەپەرستانە و سەدە ناوەڕاستیەکانی کۆماری ئیسلامی کە ئاپارتایدێکی جنسی بە تەواومانایە، خاڵی لاواز یان بەواتایەکی تر پاژنە ئاشیلی ڕژیمی ئیسلامیە. کەمینە نەتەوەیی و ئاینی و بە تایبەت بەهاییەکان و خەڵکی کورد کرانە ئامانج. سەرکوتی خۆراگری خەڵکی کوردستان بە دڕندانەترین شێوە بەڕێوەچوو. پرۆژەی بە تەواومانای لە ناوبردنی فیزیکی و سیستماتیکی بەهاییەکان خرایە دەستوری کاریانەوە و تەنانەت گۆڕستانەکانیشیان لەم وەحشی گەریە بێبەری نەبوون. کوشتار و سەرکوتی کۆمۆنیستەکان بێپسانەوە بەردەوام بوو و دواتر هەڵسووڕاوان و لایەنگرانی ڕێکخراوی مجاهیدین کە چەند ساڵێک لەگەڵ حکوومەتی ئیسلامی بوون و پشتیوانیان لێکرد کەوتنە بەر ئەو شەپۆلە و لە ساڵی 1367دا ئەم کوشتارە گەیشتە لووتکە و هەزاران زیندانی سیاسی لە زیندانەکاندا لە سێدارەدران. ڕژیم کە بە بەڵێنی یارمەتیدان و پشتگیری لە چین و توێژەستەم لێکراوەکان هاتبووە سەرکار، کرێکاران و زەحمەتکێشانی لەگەڵ هەژاری و بێبەشیەکی بێوێنە بەرەو ڕوو کردوتەوە. بێکاری، گرانی، نەبوونی ئاو و کارەبا، نەبوونی شوێنی نیشتەجێبوونی گونجا و سەرکوتی ڕێبەرانی کرێکاری دیاری نظامی ئیسلامی بوو بۆ ملیێنان کرێکار و زەحمەتکێش. زانکۆکان داخران و بە ئیسلامی کران. ناوەندە ئاینیەکان تەنگیان بە زانکۆ و دامەزراوە زانستی و پەروەردەییەکان هەڵچنی. سەدان مامۆستای زانکۆ لە کارەکانیان دوورخرانەوە و هەزاران خوێندکار بە تۆمەتی جۆرا و جۆر لە خوێندن بێبەشکران. بیرجیاوازان، نووسەران، شاعران، هونەرمەندانی سینەما و شانۆ و موسیقا هەمویان لەگەڵ گوشاری لە ڕادەبەدەری دەستگای سانسۆڕ و لێپێچینەوە لە جۆری بیر و باوەڕ بەرەوڕوو بوونەوە و ژنان لە بواری ئاواز و گۆرانی دوورخرانەوە. ژینگەی ئێران بەهۆی سیاسەت و بەرنامە زیانبارەکانی دەسەڵاتدارانی ئیسلامیەوە گەیشتە لێواری لە ناوچوون و چالاکانی ژینگە پارێز بە بیانووی بێبنەمای سیخوڕی تیرۆر کران، لە سێدارە دران ویان کەوتنە زیندانەوە.
ڕۆژنامە سربەخۆکان یەک لە دوای یەک داخران. ڕۆژنامە نووسەکان ڕەوانەی زیندان کران یان ناچار کران وڵات بەجێ بێڵن. کارگێشتە و جێگایی کە دوای داخستنی هەموو ڕۆژنامە و ڕاگەیەنەرەکان هێرشیان کردە سەر فەزای مەجازی و ئینتەرنێت و 5 ملیۆن سایتیان بلۆک کرد. پارێزەرانی سربەخۆ و دام و دەستگاکانی مافی مرۆڤیان وەک دوژمنی ڕژیم پێناسە کرد و ژمارەیەکی زۆر لە هەڵسوراوانی مافەکانی مرۆڤ دامەزراوە حقوقی و پارێزەرە شەریف و ئازادی خوازەکانیان زیندانی کرد. خانەنشین و یان ناچار بە تەرکی وڵاتیش کرد. جوتیاران، ئاژەڵداران، بەرهەمهێنەرانی بچووک و ئەو خەڵکە بازاڕیەی کە کار و کاسپیەکانیان پشت بەستووە بە بەکارهێنانی ئینتەرنێت و بەهایەکی دراوی جێگیر تووشی مایە پوچی و ئیفلاس کرد. خانەنشینان کە پێویستە لە ژیانێکی ئاوێتە لەگەڵ ڕێز و ئەمنیەت بەهرەمەند بن بوونەتە توێژێکی هەژار و لاوازی کۆمەلگا و چەندین ملیۆن کەسیان لە تەمەنی پیریدا لەگەڵ کێشەی دەرونی و مادی بەرەوڕوو بوونەتەوە. پەرەسەندنی ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان و لەشفرۆشی کە بۆتە کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی و ملیێنان کەسگی ڕۆدەی بوون بەشێکە لە دەرەنجامە کارە ساتوارەکانی حکوومەتی ئیسلامی. لە بواری ناوخۆییدا هیچ بەشێکی وڵات پارێزراو نەبووە. شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق، شەڕ لە دژی خەڵکی کوردستان، کوشتاری کۆڵبەران لە کوردستان و سوختبەران لە بەلوچستان، چاندنی ملیێنان مین لە ناوچە سنووریەکانی ڕۆژاوای وڵات و کوشتن و بریندارکردنی خەڵک لە شوێنی کار و ژیانیان و هەروەها ناچارکردنی زیاتر لە 5 ملیۆن کەس بە کۆچکردن لە ئێران تەنیا بەشێکی بچووکە لە کارنامەی ڕەشی حکوومەتی ئیسلامی لە ماوەی 4 دەهەی ڕابردوودا. لە بواری دەرەوەشدا هەناردەکردنی تێرۆریزم، خۆشکردنی ئاگری شەڕی ناوخۆ لە چەند وڵات و وەڕێخستنی شەڕی مەسحەبی لە ناوچەکە لەلایەن درێژەی سیاسەتە ناوخۆییەکانی ڕژیمدا هەرچی زیاتر ژیانی لە خەڵکی ئێران دژوار و تاڵ کرد. حکوومەتە بورژواییە تەقلیدیەکان بە شێوەیەکی گشتی هەوڵ دەدەن ناڕزایەتیەکان کەمتر بکەنەوە و بەم شێوەیە مانەوەی خۆیان مستەوەگەر بکەن. بەڵام ڕژیمی ئیسلامی هەل لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاریەوە تا بە ئەمڕۆ کە شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئارادەیە بەردەوام ناڕزایەتیەکانی پەرە پێداوە. ئەمڕۆ ئیتر جگەل لە 10 بۆ 15 لە سەدی دانیشتوانی ئێران کە لە ڕانتی حکوومەت بەهرەمەندن هیچ بەشێک لە کۆمەڵگایان لەگەڵدانیە و ویان خوازیاری ڕووخان و لە ناوچوونی حکوومەتی ئیسلامی. 45 ساڵ خەبات و خۆڕاگری کۆمەڵانی خەڵکی ئێران لە بەرامبەر ڕژیمدا حکوومەتی ئیسلامی لە لێواری ڕووخان و لە ناوچوون نزیک کردوێتەوە. خەڵک بە دروستی دەرکیان بەوە کردووە کە بەردەوامبوونی حکوومەتی ئیسلامی هاوتایە لەگەڵ برسیەتی و بێکاری زەوتکرانی سەرەتاییترین مافە ئینسانیەکان، تێکچوونی ژینگە و دواکەوتویی هەرچی زیاتر لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتیدا.